ئەمە و پادەیە کە جیاوازێکی زۆری لێ دەبێنێت بە باراوەڕ بە پادەکانی ترەوە خۆشتان دەزانن ئێستا کۆمەڵێک پاد لە بازاڕەکان هەن و هەمووشیان کێبڕچێ دەکەن ئاخۆ چێ باشترین پادە. ئەم پادە تایبەت دروستکراوە بۆ ئەرکە قورسەکان و بۆ شوێنە ناجێگیرەکان و تایبەت دروستکراوە بۆ وانەی کاری ئۆفیس دەکەن و بۆ وانەی ئەندازیارن و بۆ ئەوانەی لە شوێن و ئەرکە قورسەکان بەردەوام پادیان پێ و بەردەوامیش مەترسیشکان لەسەر پادەکانیان هەیە. بەڵام خۆشبەختانە بیرتان لەچێت کۆمپانیای بلاک ڤیو پادێکی تایبەتی بۆ ئەم کارە دروست کردو و دوودڵیەکان ناهێڵێت و ئەو ڕاوچەیە لەلایەن بەکارهێنەران ناهێڵێت کە مەترسیشکانی لەسەر بێت. لەوان ئێستا پرسن خۆم پادە چ بێت کە کۆمپانیای بلاک ڤیو دروستی کردووە. کۆمەڵێک تایبەتمەندی ناوازەی هەیە و لەگەڵمان منەوە دەگەڕێنەوە لاتان. سلاوی خوای گەورەتان لێبێ. من مۆسوول باسم لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بەوێ خۆشەویست لە ڤیدیۆیەکی نوێ لە ڤیدیۆیەکی جیاواز لەگەڵتانین. کۆمپانیای BCI بریکاری فەرمی بەرهەمەکانی بلاک ڤیو بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان کۆمەڵێک بەرهەمی بلاک ڤیو بۆ ئێمە ناردەوە بۆی پێداچنەوەی بۆ بکەین بە باشترین شێوە و کۆمەڵێک تاقیکردنەوەی ناوازەی لەسەر بکەین. یەکێک لەم بەرهەمانە ئەم پادەیە کە پاد یاخود بڵێن بلاک ڤیو ئاکتیڤ 8 پرۆیە و پادێکی تەواو جیاوازە و پادێک کە بەرگەی هێزە قورسەکان دەگرێت و هیچی لێ نایەت و دەتوانین سەبەری دەمەوە لەوانەیە پێتان سێت بدەوە. ئەوە پادەکەمان بەردەوە با بهێنینەوە هیچی لێ نایە و ئەمە دەبابەیەکە بخۆی. ئەم پادێکی جیاوازە تایبەت دروستکراوە بۆ کەسانەی کاری قورس دەکەن، کاری ئۆفیس دەکەن، کاری بڵێن کاری ئەندازیاری دەکەن و بەردەوام مەترسیشکانیان لەسەر پادەکانیان هەیە. ئەم پادە جێگرەوەیە بۆ هەموو پادەکانی تر کە زۆر بە ئەستەم دەتوانرێت بشتێن یاخۆت بەرگەی هێزی زۆر دەگرێت. پادێکی تەواو جیاوازە و ئێستا لە بەردەستی ئێمە هەموو تاقیکردنەوەیکی لەسەر دەکەین، تاقیکردنەوەی نێو ئاو و تاقیکردنەوەی کەوتن و تاقیکردنەوەی سیستەم و هەروەها چارەسەرکەرێکی باشی لەسەرەوە نرخیشی گونجاوە. پاد ئاکتیڤ 8 پرۆ پادێکی بلاک ڤیو کە پێش ئەوەی بچینە نێو گشت تایبەتمەندیەکان پێویستە ئاماژە بە چەند شتێک بکەم. تکایە لە کاتی کڕینی بەرهەمەکانی کۆمپانیای بلاک ڤیو دڵنیابن لە بوونی ستیکەری زەمان یاخود ستیکەری گرنتی کۆمپانیای BCI لەبەرەوەی گری مارکێتیش لە بازاڕەکان هەیە بۆی لە کاتی بوونی هەر کێشەیە کە لە بەرهەمەکانتان هەیە بە زووترین کار لەلایەن کۆمپانیای BCI و بۆتان چارەسەر بکرێت و ئەمەتان لەبیر نەچێت کە گرنگترین خاڵە لە بەرهەمەکانی کۆمپانیای بلاک ڤیو هەبێت. و خاڵەکانی تریش ئەم پادە لە کاتی کڕینیداوە لە 100 ڕۆژی یەکەم ئەگەر شاشەکەی بشتێت یاخود ڕوونماکەی بشتێت دەتوانین لە ماوەی 100 ڕۆژی یەکەم بە شێوەی خۆڕایی ڕوونمای پادەکەت بۆ چاپ بکەنەوە. و هەروەها پادەکەمان لە 14 ڕۆژی یەکەمی کڕین ئەگەر هەر کێشەیەکی هەبێت ئەوە ڕاستەخۆ پادەکەت بۆ دەگۆڕن بە پادێکی نوێ و پادە تێکچۆکەت لێ وەردەگرن و ئەمەش بڵێن کە کۆمەڵی خزمەتگوزاری زۆر باشە کە پێشکەشی بەکارهێنەران دەکرێت لەلایەن کۆمپانیای BCI و ئێمەش دەستخۆشیان لێ دەکەین. و هەروەها پادەکە خۆشبەختانە گرنتی 1 ساڵی لەگەڵدایە کە ئەمەش هەر جێگەی دەستخۆشیە. و لە نێو کارتۆنی پادەکەش کە زۆر گرنگە پێنووسێک یاخود بڵێن قەڵەمێکی تێدایە کە دەتوانیت پادەکە بەکاربهێنیت بۆ کۆمەڵێک تایبەتمەندی گرنگ کە لە نێو پاد و سیستەمەکەیدا هەیە کە دەتوانیت وەکو کۆمپیوتەرێکی بچووکراوە پادەکە بەکاربهێنیت. هەروەها USB ئۆتیجێکی لەگەڵە کە دەتوانی بەرهەمە دەرەچەکانی وەکو ماوز یاخود فلاش لەگەڵی پێوەست بکەیت و بتوانیت سوودیان لێ وەربگرێت. وەجگە لەمانەش لە بەشی هەر لە نێو کارتۆنەکەیدا لە بەشی پشتەوەدا دەتوانیت قاشێش تێدا کە دەتوانیت لە بەشی پشتەوەی پادەکە جێگیری بکەیت لەبەرەوەی پادەکەمان بەرگەی هێزی زۆر دەگرێت و تۆزێک کێشەکەی قورسە. ئەمەش وا دەکات کە بە ئاسانی بتوانیت پادەکە بگوازیتەوە و هاتوچۆ پێ بکەیت لەگەڵ خۆتوە بۆ شوێنی کارەکەت. ئەگەر ئێستا بینە سەر باسی دیزایانی پادەکەمان دیزایانی پادەکەمان لە نێوان ڕەش و لە نێوان نارنجی و یاخود ڕەنگی نارنجی تێکەڵ کراوە و پادەکە دیزاینێکی زۆر جوانی هەیە. لە بەشی پشتەوەشدا کامێرەیەکمان هەیە لەگەڵ بوونی فلاشێک کە دواتر دێنە سەر باسی تایبەتمەندیەکانی کامێرەکەشی. ئەگەر لە بەشی دەستەڕاستی پادەکەمان دەست پێ بکەین تەنها یەک مایەک بوونی هەیەوە. لە بەشی سەرەوەدا دوگمەی پاوەر هەڵکردن و کوژانەوەی پادەکەمان هەیە و هەروەها دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنجیشمان هەیە. خۆشبەختانە پادەکەشمان پشگیری لە 4 دانە بڵندگۆ دەکات کە لەلایەن کۆمپانیای هەرمان کاردۆنەوە بۆی دروست کراوەوە. لە بەشی لای چەپی پادەکەمان هیچ
فەرمانێک بوونی نییە و لە بەشی خوارەوەی پادەکەمان دووبارە بڵندگویەکمانەیە و هەروەها دەرچەی بارگاوێکنەوە شێوە تایپسیمانەیە و هەروەها پادەکەشمان دەتوانێت بیرگەی دەرەچی لەگەڵ پەیوەست بکەیت و بەم شێوەش دەتوانێت بیرگەکەی فراوان بکەیت تاکو 1 تێرابایت پشتگیری لە بیرگەی دەرەچیش دەکات و هەروەها دەرچەی هێدفۆن جاکمانەیە کە بە UX ناسراوە و ئەمە بە شێوەیەکی گشتی دیزانی پادەکە بووە لە ناوەڕاستی ڕۆڵماکەشمان کامێرایەکی سەلفیمان هەیە و ڕۆڵمای پادەکەشمان شێوە تەختە و هیچ سەماوەیەکی تێدا بەدی ناکرێت و پادەکەمان بەرگەی پلەی گەرمی 6 پلەی سیلیزی دەگرێت و تاکو 6 پلەی سیلیزی بەرگە دەگرێت و هەروەها لە خوار 30 پلەی سیلیزیش بەرگە دەگرێت کە ئەمەش بەڕاستی تایبەتمەندێکی زۆر نازدار و گونجاوە بۆ پادێک کە نرخەکەشی لە چاو هەموو تایبەتمەندی هەیەی تەواو گونجاوە. ئێمە لە خوار پلەی سیلیزی لە نێو بەفرگر تاقیمان کردوێت و ئێستاش دێژ بینن بۆ ماوەی چەند خولەکێک لە نێو بەفرگرماندانا و دەرمان هێنا هیچ کێشەیەکی نەبوو و پادەکە خۆشبەختانە کاری کردو و بۆ بەربوونەوە و لە شوێنی بەرزیش بەرمانداوە وەک خۆشتان دیتان لە سەرەتای ڤیدیۆیەکە هیچ کێشەیەکی نییە و پادەکە ئەسڵەن هەر خەیاڵشی دانایەت. پادەکە خۆی دەبابەیەکە بۆ خۆی و هەروەها پادەکە خۆشبەختانە پشتگیری لە بڕوانامەی IP68 دەکات و IP69 کە بۆ نێو ئاو بەکاردێت و تاکو 1.5 مەتر یاخود 1.5 مەتر و ئاوە تاکو 30 خولەک دەتوانی لە نێو ئاودا بێت و پادەکە بەبێ کێشە بەکاربێنیت و ئەمە لەوەش تاقیمان کردەوە تەواو بێ کێشەیە و بەڕاستی پادێکی ناوازەیە ئەم هەموو تایبەتمەندی هەبێت. ئێمە لە سەرەتای ڤیدیۆ کە باسی کۆمەڵێک تایبەتمەندی ماکرد جارە کۆمەڵێک تایبەتمەندی تریشی ماوە کە لە هەمویان گرنگتر باتریەکەیەتی کە دەتوانی بۆ ماوەی چەندین ڕۆژ بەکاری بێنیت هەر بە خەیاڵی دانایە پاتری بێتە خوارەوە و لە بارگاویکردنەوەی دابنێت و ئێستاش باچین لەسەر گشت تایبەتمەندەکانی ئەم پادە. هەمیشە ئێمە کە دێین لەسەر باسی گشت تایبەتمەندەکان سەرەتا لە ڕوونمای بەرهەمەکە دەست پێ دەکەین و ڕوونمای ئەم پادەمان پێک هاتووە لە 10.36 ئینچ و بە ڕوونی 2.4K کە ڕوونێکی زۆر باشە و هەروەها توانای وەڵامدانەوەی سەری 120 هێرتزە. کۆمەڵێک تایبەتمەندی گرنگ لە ڕوونمایە هەن وەرن باوانش باسکەین. یەکێک لە تایبەتمەندی هەرە گرنگەکان کە لە ڕوونمای ئەم پادە هەیە کە ڕووپۆش کراوە بە چینی گۆرلا گلاسی 95 و 5 هێندەی تر بەهێز کراوە بۆ ئەوەی بەرگەی زەبر و بەرگەی هێزی کەوتن و ئەوانە بگرێت کە ئێمە تاقیشمان کردەوە. بەڕاستی ڕوونمایەکی زۆر ناوازەی هەیە بۆ ئەوەی بە ئاسانی نەشتێت و بیریشتان نەچێت لە کاتی شکانی ڕوونمای ئەم بەرهەمە لە 100 ڕۆژی یەکەمی کڕین ئەوا دەتوانێت ڕوونمای بەرهەمەکە لەلایەن کۆمپانیای BCI-ەوە بە خۆڕای بۆ چارەکەنەوە بەبێ ئەوەی هیچ پارەیەک بدەیت. واجگە لەمانە ڕوونمای پادەکەمان خۆشبەختانە تایبەتمەندێکی زۆر گرنگی هەیە کە ویش بەڕوانامەی TUV کە بەکاردێت بۆ لەناوبردنی تیشکە زیان بەخشەکان و بەم شێوەیەش کاریگەری لە چاوەکانمان ناکات و زیان بە چاوەکانمان ناگەێنێت لە کاتی بەکارهێنا. ئێستا ئەگەر بینە سەر چارەسەرکەری ئەم پادە کە چارەسەرکەرێکی ناوازەی لەسەر کەویژی کۆمپانیای میدیاتێکە چارەسەرکەرێک کە هیلۆجی 99ە کە چارەسەرکەرێکی 6 نانۆمەترە و لە چاونەوەی پێشەخۆی بە ڕێژەی 150 بەهێز کراوە. ئێمە کۆمەڵە گەرچی قورسیشمان بەم پادە ئەنجامداوە کۆمەڵە یاریشمان لەسەر تاقی کردەوە. بەڕاستی پادەکە توانایەکی زۆر باشی هەیە و دەتوانێت بۆ کاری قورس و بۆ کاری ئاسایی و بۆ کاری مامناوەندیش بەکاری بهێنێت و ئاستێکی زۆر باشیە و ئەم چارەسەرکەرە پێشتریش لەسەر چەند مۆبایلێک بەکارهێنراوە لەلایەن کۆمپانیەکانی تر و ئێمەش پێداچوونەوەمان پێ کردووە و ئەم چارەسەرکەرە دەتوانم بڵێم توانایەکی زۆر باشی هەیە لە ئاستی خۆیدا و لە ئاستی ئەو نرخی کە هەیەی و ئێمە کۆمەڵە یاریشمان لەسەر تاقی کردەوە کە ئەوانیش PUBG موبایل و کۆمەڵە یاری تر بوون و ئاستێکی زۆر باشی پێشکەش کردو و لە ڕووی باتریشەوە پادەکە توانایەکی زۆر باشی هەیە و دەتوانێت بەرگەی زۆر بگرێت و پاشکەمێش تر دێنە سەر باسی گشت تایبەتمەندەکانی پاتریش کە لەم پادەدا هەیە. ئێستا گەر بینە سەر باسی بیرگە و ڕامی پادەکەمان لە ڕۆ ڕامەوە پادەکەمان پشتگیر لە ڕامی 6 گیگابایت دەکات و لە ڕێگەی سۆفتوێرەکەی دەتوانێت 8 گیگابایت ڕامی تری بۆ زیاد بکەیت بەمەش دەبێتە 16 گیگابایت ڕام. لە ڕووی بیرگەوە خاوەندارەتی لە بیرگەیەکی قەبارە گەورە دەکات کە 256 گیگابایتەوە بە ڕێژەی 125 لەنەوەی پێشخۆی خێراتر کراوە. ئەمەش توانایەکی لە ڕادە بەدەر دەدات بە پادەکە. ئێستا گەر بینە سەر پاتری پادەکەمان لەوانەیە پێتان سەیە بێت کە ئەم پادە لە نێو خۆیدا پشتگیری لە 4 دانە پاتری 5500 میلی ئەمپێری دەکات. بەڵێ 5500 میلی ئەمپێری بەمەش دەبێتە 22000 میلی ئەمپێر. 22000 میلی ئەمپێر بەڵێ 22000 میلی ئەمپێر بە توانای بارگای بوونەوەی 33 وات و دەتوانێت لە 0 تاکو 100 کە بە ماوەی 105 خولەک پاترێکی 22000 میلی ئەمپێری بارگاوی بکاتەوە. ئەم پادە کۆمەڵێک تایبەتمەندی لە پاتریەکەیدا هەیە و دەتوانێت بۆ ماوەیەکی دوور درێژ بەکاری
بەکاری بێنیت بەبێ ئەوەی پادەکە بە زوویی بارگاویکردنەوە یاخود باتریەکەی بێتە خوارەوە وەرم با پێتان بڵێم بۆ چەند مەبەست دەتوانانی بەکاری بێنیت. پادەکەمان دەتوانێت بۆ ماوەی 1440 کاتژمێر بە شێوەی ستاندبای بمێنێتەوە و پاتریەکەی بەرگا بگرێت و هەروەها دەتوانی بۆ ماوەی 160 کاتژمێر بەردەوام میوزیکی پێکار پێ بکەیت و هەروەها دەتوانی بۆ ماوەی 120 کاتژمێر پەیوەندی تەلەفۆنی پێ ئەنجام بدەیت بە شێوەی دەنجی و هەروەها دەتوانی بۆ ماوەی 35 کاتژمێر وێبگەرەکان یاخود بڵێن ئینتەرنێت لەسەر پادەکە بەکار بهێنیت و هەروەها دەتوانی بۆ ماوەی 24 کاتژمێر ڤیدیۆ بە پادەکە لێ بدەیت و بەکاری بهێنیت و هەروەها دەتوانی بۆ ماوەی 22 کاتژمێری تەواو بەبێ پچڕان یاری پێ بکەیت کە ئەمەش بەڕاستی جێگەی شۆکاتووە. تو 22 کاتژمێر یاری پێ بکەیت ئەم پادە هەر بە خەیاڵشدانە پاش 22 کاتژمێر ئینجا بارگایکردنەوە یاخود پاتێکی دەبێتە سەفەر و خۆشبەختانە پادەکەمان دەتوانێت و پشتگیری لە بارگایکردنەوەی پێچەوانش دەکات و دەتوانی بەرهەمەکانی تریشی بارگای بکەیتەوە. ئەمە نەک هەر پادێکە بەتەنیا بەرکو کە دەتوانین بڵێن پاوەربانکێکیشە کە پێێتەوە دەتوانی بەرهەمەکانی تری مۆبایل یاخود هەر شتێکترت پێبێت لە ڕێگەی ئەم پادەوە بارگایی بکەیتەوە. بەڕاستی جێگەی دەستخۆشە بۆ کۆمپانیای بلاکڤیو بتوانی پادێک دروست بکەیت ئەم هەموو تایبەتمەندی تێدا بێت وە کۆمەڵێک ئیشت بۆ بکات کە لە توانای پادەکانی تر نییە وە لە توانای پادی کۆمپانیەکانی تر نییە. بەڕاستی ئافرین. لەرە کامێراشەوە پادەکەمان لە بەش پشتەوەدا خاوەندارەتی لە یەکدانە کامێرا دەکات بە ڕوونی 48 مێگاپیکسل بە ئەستەوەری ئایزۆسێل لە جۆری GM2 و پشتگیری لە ڤیدیۆگرتە دەکات یاخود بڵێن تۆمارکردنی ڤیدیۆگرتە دەکات بە ڕوونی 2K و لە بەش پێشەوەشدا پادەکەمان خاوەندارەتی لە کامێرایەک دەکات کامێرایش سێلفی بە ڕوونی 16 مێگاپیکسل. لە ڕووی سیستەمی کارپێکردنەوە پادەکەمان بنچینە کراوە لەسەر ئەندرۆیدی 13 و هەروەها خاوەندارەتی لە ڕووکاری بەکارهێنەرانی دۆگۆ SCP 3.0 دەکات کە ڕووکارێک تایبەتە بە کۆمپانیای بلاکڤیو و هەروەها لە نێو سیستەمی پادەکەدا دەتوانی سیستەمی PC مۆد چالاک بکەیت و پادەکە بە شێوەی یاخود بڵێن دەتوانی پادەکە بە شێوەی کۆمپیوتەرێکی بچووکراوە بەکار بهێنیت و دۆخێکی ناوازەیە کە وەکو کۆمپیوتەر دەتوانی بەکار بهێنیت و ئەجگە لەمەش پادەکەمان پشتگیری لە دەرچەی USB OTG دەکات و دەتوانی ماوس و فلاشی لێ پەیوەست بکەیت و دەتوانی بە ئاسانترین شێوە وەکو کۆمپیوتەرێکی بچووکراوە بەکاری بهێنیت و خۆشبەختانە کۆمپانیای بلاکڤیو جگە لەم هەموو تایبەتمەندی لەم پادە کۆی کردوتەوە کیبۆردێکیش یاخود تەختەکلیلێکی ناوازە و تەنجشی بەردەست خستووە کە بە K1 ناسراوە مۆدیلەکەی K1 لە بلاکڤیو کیبۆرد K1 کە نرخی شیگونجاوە کە دواتر لەگەڵ نرخی پادەکە دێنە سەری. کیبۆردەکەمان هێکاتوە لە 78 دوگمە کە دوگمەی زۆر نەرم و ناوازەیە و هەروەها ئەوە جێگەی خۆشحاڵەیە ئەم تەختەکلیلە یاخود ئەم کیبۆردە لەگەڵ گشت بەرهەمەکانی iOS و Android و Windows پەیوەست دەکرێت بەبێ کێشە و دەتوانی بەکاری بهێنیت و خاوەندارێتی لە دۆخی کەم خەرجکردنی وزە دەکات و دەتوانی بە یەکجار بارگاویکردنەوە بۆ ماوەی 30 کاتژمێر بەکاری بهێنیت و هەروەها تڕەکپادی ماوسیش لە خۆ دەگرێت کە دەتوانی و کیبۆردەکە ماوسیش لە نێو خۆیدا هەیە وەکو ماوسیش بەکاری بهێنیت کە ئەمەش بەڕاستی نایابە و نرخیشی زۆر گونجاوە و پادەکەمان بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە گرنگی فەرمی کۆمپانیای BCI بە ڕامی 16 گیگابایت و بێگەی 256 گیگابایت بەردەست خراوە بە نرخی 379,000 دیناری عێراقی و لە 100 ڕۆژی یەکەمی شکانی ڕوونمای پادەکەت دەتوانی ڕوونمای پادەکەت لەلایەن کۆمپانیای BCI-ەوە بگۆڕیت و بە خۆڕایی ڕوونمای پادەکەت بۆ چارەکەنەوە و لە 14 ڕۆژی یەکەمی تێکچوونی پادەکەت هەر چێشەیەکی هەبیت ئەوە ڕاستەوخۆ پادەکەت بۆ دەگۆڕن و پادێکی نوێتر بە بەکارهێناری یاخود کڕیارەکە دەدەنەوە و هەروەها پادەکەشمان بە گرنگی 1 ساڵ بەردەست خراوە کە بەڕاستی ئەم هەموو تایبەتمەندی و ئەم نرخە بەڕاستی نرخێکی وەکو خۆم پێم گونجاوە لەبەر ئەوەی تۆ پادێکی ئەوە دەکڕێت لەوانەیە بەرگەی 5-6 ساڵ بگرێت و زیاتریش ئەگەر بۆ هەموو ئەرکە قورسەکانیش بەکاری بهێنیت و چەندین جاربەری بدەیەوە پێم وانی ئەم پادە هیچی لێبێت و بەبێ کێشە کار دەکات و نرخی ئەم تەختەکلی لەشمان بە هەمان شێوە بە گرنگی کۆمپانیای BCI بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان تەنها 25,000 دیناری عێراقی و لەگەڵ گشت بەرهەمەکانی iOS و Android و Windowsیش پەیوەست دەکرێت و جگە لە کیبۆردیش تڕەکپادیشی هەیە و دەتوانی بە شێوەی ماوس بەکاری بهێنیت کە ئەمەش بێگومان جێگەی دەستخۆشیە کیبۆردەکە نرخێکی
تەواو گونجاوی هەیە و هەموو تایبەتمەندیانی باسمان کرد لەم دوو بەرهەمەدا هەبوو یاخود ئەوەی هەبوو باسمان کرد و شتێک نەماوەتەوە بیڵێن و تۆش دەتوانی سەرنج و تێبینیەکانت لە کۆمنت بنووسیت و ئێمە دەیخینە سەر چاوان و چەناڵەکەمان سەبسکرایب بکەن و لایک و شەیری ڤیدیۆکانتان بیر نەچێت بۆ ئەوەی پشگیری ئێمە بکەن و ئێمەش بەردەوام بین لە دروستکردنی ڤیدیۆ و ڤیدیۆ جوانتر و باشتر و زەنگوڵەکەش چاڵای بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ ئاگەنامەی چەناڵەکەمان بەوەی خۆشەویست بکات تاکو ڤیدیۆ داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ